سڵاوتان لەوێت ئەمە خاتو پەریایاسین ئەویش دایکی پەریا سوپاس بۆ ئامادەبوونە. پەریاخان مانگی دەی 2021 بەنجی عاممان بۆ کرد و دانەکانمان بۆ چاکرد. وەکو بیرت بێ چەندانمان بە هەڵکێشا چەندێکمان بۆ چاکرد؟ پێنجدانە بۆ کێشا ئەوانی ترت بۆ چاکرد بۆ پڕکردەوە. باشە ئەوانی کاڵم کێشاوزان چواری هەمیشەیی بۆ نییە؟ پەریا پێش ئەمەلاتەکە وەزعی چۆن بوو دوای ئەمەلاتەکە وەزعی چۆنە؟ پەریا پێش ئەمەلاتەکە ئازاری زۆر هەبووە، دانەکانی زۆر خراپ بوو. باشە بە زۆر سوپاس بۆ خوای گەورە بۆ تۆش ئێستا زۆر باشە. لەخوا وەزابە. پۆلی چەندی ئەم ساڵ؟ پێنج باش ئێستا دانەکان ئەیان شۆی؟ دوای ئەمەلاتەکە باشتری؟ لەخوا وەزابە. ئەوەی کە ماوەتەوە پەریاخان سێ مانگ جارە سەردانمانەکە بۆی کە فلۆرای بین لە دانەکانیان. ئاماژگەرێکی کورت بۆ دایک و باوکانی کە مناڵەکانیان پێویستی بە بەنجی عام و بەدان هەڵکێشانی زۆر و نارن بیکەن. چیان پێ فەرمووی؟ وەڵای منیش لە ئەوڵا زۆر قەلەق بوو وەزیتر کە ئەیخەیتە بەردەستێکی ئەمین کێشە نییە لەخوا بەزیاد بەشکر سەرکەوتوو بوو بە کاتێکی زۆر کەمیش کۆتایی پێهێنا زۆر باشیش بوو. الحەمدولله. سپاس دووبارە. سپاس پەریا گیان. سپاس بۆ خوا و سپاس بۆ متمانەیەوە پێمان هەر بژین.